بسم الله الرحمن الرحیم. میوانانی عزیز، خوشکان برایان، بەناوی ڕێکخراوی ژار بەرپرس و ئەندامانی ڕێکخراوی ژار و بەناوی کەناڵی ئاسمانی پەیام بە خێراتنی بەڕێستانەکەین. ئەمڕۆ بەڕێستان بانگێش کراون بۆ زنجیرە سیمینارێک بە هەماهەنگی لەگەڵ کەناڵی ئاسمانی پەیام لەژێر ناونیشانی دیاردەیسی خۆری لە مامەڵە هاوچەرخەکاندا بۆ بەڕێز دکتۆر خالید محەممەد ساڵح. دکتۆر خالید محەممەد ساڵح لە دایکبووی ساڵی 1975 پرۆفیسۆری یاریدەدەرە لە زانکۆی سلێمانی کۆلێژی یاسا، وانەبێژە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی، بەشداری چەندان موتەمەر و چەندان کۆنگرەی کردووە، سەرپەرشتی چەندان بڕوانامەی ماستەر و وەک مراقیش چەندان بڕوانامەی دکتۆرای کردووە. ئێستاش بەڕێز کاک دکتۆر خالید با بفەرمێ بۆ پێشکەشتنی سیمینارەکەی. برایانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. داواکارم لە خوای پەروەردگار کار و کردەوە کارمان تەنها لە پێناو ڕەزامەندی خۆیان قبوڵ بکە و خوای پەروەردگار هاتن و ئامادەبوونی بەڕێزیشتان خاتە تەرازوی چاکەکانی ئێوە و ئێمەش ئینشاءالله. ئەم زنجیرە باسی کە ئێمە لە خزمەتانە عەرزی ئەکەین بریتیە لە زنجیرە باسێک لەسەر بابەتی سوو خواردن لە مامەڵە هاوچەرخەکانی خۆماندا. وەک معلومە لای هەمومان ئێمە بەڕووی دنیایەکی ئابووری کراوە و فەزایەکی دارایی کراوەیە، وەکو میلەت، وەکو تاکی کورد، وەکو حکوومەتی کورد کراوینەتەوە. زۆر جار ئەمەوە ئەکا کۆمەڵێک بازرگانی هەیە لە ڕووی مامەڵەکردنەوە زۆر ئاڵۆز بێ. اینجا ئینسانەکان یا لە ڕووی ئاڵۆزی بازرگانیەکە و ئەو تازەگەریانی لە شێوازی مامەڵەکردن لە بازرگانێکە یا تووشی گرفتی شەرعی ئەبن، یا هەندێک جار هەلومەرجێکی دارایی نالەبار واکە ئینسانەکان بە ناچاری پەنابەر نەبەر هەندێک وەسائل کە لەوانەیە خۆیان لە گومانی خۆیانە وابێ کە ئەم کارە ناشەرعیە، بەڵام بارێکی ناچار وایان لێ ئەکا کە پەنابەرن بۆ ئەو کارێ ئیکەن لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی خەڵکیش. ڕۆژانە ئێمە خەڵکێکی زۆر تەلەفۆنمان بۆ ئەکا و پرسیارەکە دەربارەی کۆمەڵێک مامەڵی شەرعی کە ئەمڕۆ هەن لە بازاڕەکانە و تا ئێستا ڕوئیەیەکی شەرعی واضح، ینی بۆچوونێکی شەرعی واضح نییە لەسەر ئەم بابەتانە. ئایا ئەم کارانە حەڵاڵن یا حرامن؟ ئەگەر حرامن بەڵگەی حرامبوونەکانیان چییە؟ ئەگەر حەڵاڵن بەڵگەی حەڵاڵەکانیان چییە؟ لەبەرەوە خەڵک کەوتوتە ئاڵۆزیەکەوە ئەوەی کردوێتی مطمئین نییە، دڵنیا نییە لەوەی ئەوەی کردوێتی کارێکی باشی کردووە و حەڵاڵە و خوا پێی رازیە، یا ئەمی کردوێتی حرام و خوا پێی ناڕازیە. اینجا ئایا ئەگەر حرام و خوا پێی ناڕازیە و باشێکی نەکردووە، ئایا چۆن بتوانێت لەمە بێتە دەرەوە؟ ئەو موئەسەساتانی کە کارکردن لەم جۆرە مامەڵانەیە بنەمایەکی سەرەکی ئیشەکانیانە، بۆ نمونە بنووک، موئەسەساتی بازرگانی تر، شەریکاتی ئەهلی، ئەمانە لەوە ئەچێ ڕەکیزەیەکی ئەساسی کارەکانیان بریتی بێ لە کۆمەڵێک معاملاتی شەرعی. ئایا ئەمانە چۆن بتوانن خۆیان لە مامەڵە ناشەرعیەکان بپارێزن و چۆن بتوانن لەسەر ئەساسێکی سەلیم لە ڕووی شەرعیەوە لە ڕووی بازرگانیەوە کار بکەن؟ کەواتە ئامانجی سەرەکی بەرنامەکە بریتیە لە ڕوونکردنەوەی حکمی شەرعی بۆ ئەو بابەتە ئاڵۆزانی کە ئەمڕۆ لە بازاڕەکانی ئێمەیە لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەڵ و حکوومەت ئەگوزەرێ. ئێمە پێمان وایە ڕوونکردنەوەی ئەمانە یەکەم واجبی ئەو کەسانن کە شارەزاییان هەیە لە منطەلەقی ئەوەی کە خوای پەروەردگار ئەمر ئەکا بە تەبلیغ و جوزئێک لە تەبلیغ و ئەمر بە معروف نەهی لە منکەر، بریتیە لە ڕوونکردنەوەی ئەو حکمە شەرعیانی کە ئەمڕۆ خەڵک بەلای ئاڵۆزە و شارەزانیە لێی. خاڵی دووەم لەسەر ئاسی ئەو خەڵکەی کە گوێبیستی ئەمانە ئەبێ یا مامەڵە ئەکا لەگەڵ ئەم جۆرە حاڵەتانەیە، واجبێکی شەرعی هەموو کەسێکە لە بابی فەرضی عین نەک لە بابی فەرضی کیفایە. هەر کەسێک هەر مامەڵەیەک ئەکا عولەما ئەفەرمون فەرضی عینە ئەحکامی حەڵاڵ و حرامی مەعامەلەکەی بزانێ. ئەگەر نەیزانێ مەعذور نییە بە جەهل، واتە هیچ کەسێک پاساوی نەزانین بۆ خۆی نەهێنێتەوە کابرا بڵێ وەڵام من نەمزانی. عولەما ئەفەرمون هەر کەسێک مامەڵەیەکە ئەبێ ئەو مامەڵەیە حەڵاڵ و حرامەکەی بزانێ، هەر بە ڕێزێک زەرەنگەرە لەم شارەیە پێویستەکە بزانێت چۆنێتی ئاڵوویڵکردنی ئاڵتون لەگەڵ دراو، ئاڵتون لەگەڵ زیو، ئاڵتون لەگەڵ هەر عوملەیەکی تر، فرۆشتن و کڕینی گۆڕینەوەی بە قەرزدانی ئەگەر حەڵاڵ و حرامی ئەم مەعامەلەیە نەزانێ، ئەو کاتە ئەکەوێتە حرامەوە کە ئەکەوێتە حرامەوە نەزانیەکەی پاساوی بەخشینی نییە لە گوناهەکەی. بۆ چونکە عولەما ئەفەرمون هەر ئینسانێک کە ئەوێ کارێ بکە فەرضی عینە لەسەری حەڵاڵ و حرامی مەعامەلەکەی بزانێ. دکتۆرێک، پزیشکێک کە کاری پزیشکی ئەکا، کە عملیات ئەکا، نەشتەرگەری ئەکا، دەرمان بۆ خەڵک ئەنووسێ، ئەبێ حەڵاڵ و حرامی شێوازی کردنی نەشتەرگەریەکەی
ئەو پارەی لە نەخۆشەکەی وەری ئەگرێ ئەو تەعاملی لەگەڵ مختبەرەکەی ئیکا لەگەڵ سەیدەلەکە ئیکا ئەبێ بزانێت تا چەند ئەم پارەیە حەڵاڵە چۆن حەڵاڵە بێ چۆن حرامە بێ چۆن خۆی لەلایەنە حرامەکەی بپارێزێ ئەمە کە ئەڵین فەرزی عینە واتە ئەم دکتۆرە بەڕێزە چۆن ڕۆژی 5 جار فەرزی عینە نوێژەکە ئاوا فەرزی عینە حەڵاڵ و حرامی ئەم پیشەیی خۆی بزانێ بۆ ئەوەی تووشی هەڵە نەبێ کەسێکی تر کە ئەندازیارە کەسێکی تر کە دوکانی حواڵەی هەیە و ئیشی دۆلار و دینارەکە کەسێکی تر کە مۆزەفە لە بانکێکە کەسێکی تر کە خاوەنی موئەسسەیەکی مالیە و بانکی هەیە ئەمانە ئەگەر حەڵاڵ و حرامی مەعاملەکانیان نەزانن ئەو کاتە هەر هەڵەیە کە تی ئەکەون یا خەڵک بەهۆی ئەوانە ئەکەوێتە هەڵەکە ئەوانیش تاوانبارە بن خۆیشان تاوانبارە بن بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دایما ئەیفەرموو لا يتجر في سوقنا إلا من فقه وإلا أكل الربا ئەیفەرموو کەس دەم بازاڕی ئێمەیە بازرگانی ناکە هەتا فقه وەرنەگرێ هەتا شارەزانە بێ وإلا أكل الربا وإلا تووشی سوو خواردن ئەبێ ئەگەر نەیزانێ کات جارێکان ئەگەڕا بە بازاڕە کابرایەکی بینی شتی ئەفرۆشت پێی فەرمی ئەتعلم حلال معاملتك هذه من حرامي فەرمی حەڵاڵ و حرامی ئەم معاملەیی خۆت ئەزانی کابرا گوتی نە قال ارفع من سوقنا گوتی شتەکانی پێچەرە و دوکانەکە داخە چونکە حەڵاڵ نییە کەسێک لەم بازاڕەیە کڕین و فرۆشتن کا حەڵاڵ و حرامی معاملەکەی خۆی نەزانێ بۆیە ئەو بەڕێزانی کە ئەم جۆرە کارانە ئەکەن ئەم جۆرە پیشانە مبارەسە ئەەکەن ضرورە ئەمە بزانن ئیمامی عەلی لە فەرمودەیەکە ئەفەرمێ من اتجر قبل أن يتفقه ارتطم بالربا ثم ارتطم ئەفەرمێ هەر کەسێک کاری بازرگانی بکات پێش لەوەی فقهی بازرگانی بزانێ ڕوبەڕووی ڕیبا ئەبێتەوە ڕوبەڕووی ئەبێتەوە ینی لا مەحالە سێ جارە فەرمێ بۆیە گرفتی گەورەی خەڵکی ئەمڕۆی ئێمە ئەوەیە خەڵک لە دین شارەزانیە و بە گرنگیشی سیر ناکە بە هەندی وەرناگرێت لە دین شارەزا بێ بۆیە زۆر کات ئەو کەسانی کە پرسیار لە ئێمە ئەکەن سیرەکەی کابرا تووشی حرامەکە بووە حرامەکەی خواردووە معاملە سوویەکەی کردووە دوای بە تۆڵێ مامۆستا من چی بکەم آخر چی بکەین یعنی ئێمە ئێستا تۆ کە کارەکەت کرد مەفروض بوو بەر لەوەی کارەکە بکەی بتپرسیایە کە کارەکەت کردووە ئێستا حرامەکەت کردووە ئێمە چۆن فتوا بدەین بەوەی ئایا ئەم حرامە بۆ منە پشکێکی حرامی کردیوە لە موئەسسەیەکی ڕیبەویە ئێمە چۆن بتوانین لەمە ڕزگاریکەین ئەگەر دەست لە پشکەکە هەڵەگرێ ئەمە منفعەیەکە بۆ موئەسسە ڕیبەویەکە ئەڕواتەوە پشکەکە ئەفرۆشێتەوە ئەیدا بە خەڵکی تر بە سوو ئەیداتەوە ئەگەر ئەڵی بیفرۆشەرەوە بە خەڵک ئەگەر بە ئەم حرام و سووە بۆ ئەو کاتە چۆن ئەم سوو بە خەڵکە فرۆشێتەوە چۆن دەستی خەڵکی تر ئەبڕۆ پێی ئەفرۆشێتەوە ئەگەر ئەڵی بابت بێ چۆن پاری سوو ئەخوا لەبەرەوە زۆر جار توشبوون لە معاملەیەکی حرامە بەر لە پرسیارکردن بەر لە شارەزابوون من پێم وایە ئینسان دوای مەخرەجە فیقهیەکەی زەحمەتە بێ دواتر ناتوانین خۆی لی دەرباسکە خاڵێکی تر لە ئامانجەکانی ئەم بەرنامەیە بەڕێزان ئەوەیە ئێمە بنەماکانی ئابووری ئیسلامی ڕوونکەینەوە بۆ خەڵک ئایا اقتصادی ئیسلامی ڕەکیزە ئەساسیەکانی ئەو بنەما ئەساسیانی کە ئابووری سیستەمی ئابووری ئیسلامی لەسەردا ئەمەزرێت چییە و جیاوازی لە نێوان سیستەمی ئابووری ئیسلامی و سەرمایەداری و ئیشتراکیە چییە ئایا کام لەم پێوەرانە کام لەم ڕەکیزانە باشترن بۆ گونجاوترن بۆ ژیانی تاکو کۆمەلگاکان خاڵێکی تر ئێمە کە قسە لەسەر ڕیبا ئەکەین یا کە قسە لەسەر سوو ئەکەین یەقینتان هەبێ بەڕێزان بەوەی کە هەر کارێک خوای پەروەردگار حکمی حەڵاڵ و حرامی بۆ دائەنێ کە دەواازەیەک ئەگرێ پەروەردگار ئیلا ئەو معاملەیە بە شێوەیەک لە شێوەکان حەڵاڵی هەیە یعنی هەر بانکێک کە بە ڕیبا پارە ئەدا بە خەڵک با دڵنیا بن ئەو بەڕێزانە بەوەی کە ئەتوانن بە حەڵاڵ بیدن ڕبحی زیاتریشان دەستکەوێ کارەکەیشان زەمانەتی زیاتر بێ نەکەس تووشی حرامکە نەخۆیشان تووشی حرام بن کەواتە ئێمە کە قسە لێرە لەسەر ئەم معاملە ڕیبەویانە ئەەکەین نامانەوێت دەرگای مامەڵەکردن دەرگای فراوانکردنی کاری بازرگانی دەرگای کرانەوە بەڕووی دنیای دەرەوەیە نامانوێت ئەم دەرگایە بەرتەسکەینەوە ئینەما ئەمانوێت لە ڕوانگەیەکی شەرعیەوە ڕێکی بخەین بە شێوازێک هیچ کەس تووشی حرام خواردن نەبێ و هیچ کەس تووشی گرفتی شەرعی نەبێ کەواتە ئێمە لێرە تەنها مەبەستمان ئەوە نییە بە خەڵک بڵین ئەمە حرامەمەی کە ئەوە نابێ ئەوە ناکرێ ئەوە ئێمە ئەمانەیە بە خەڵک بڵین ئەمە حرامە بەڵام 1 2 3 4 ئەمانە حەڵاڵن هیچ فەرق ناکا بۆ تۆ ئەوەی کە حرامە لەگەڵ حەڵاڵەکانە بۆ تۆ لەوانەیە یەک تۆز کولفەیەکی کەمتر یا لەوانەیە ڕبحێکی کەمتر کەوێت دەستی تۆ بکەوێت بەڵام ڕبحێکی کەمتر ئەگەر حەڵاڵ بێ زۆر لە ڕبحێکی زۆر زیاتر باشترە ئەگەر خوا نەخواسە حرام بێت چکە خوای پەروەردگار لە سیفەی ڕیبایە ئەفەرمێ یەمحەق الله الربا ويربي الصدقات خوای پەروەردگار بەرەکەت ناخاتە ڕیباوە و ئینەما خوای پەروەردگار لە ناوی ئەبا تەفروتونای ئەکا ئەو مؤسسەی اقتصادیانش کە کا لەسەر ڕیبا ئەکەن خوای پەروەردگار هەڵێوەشێنێ خاڵێکی تر ئێمە نامانەوێت لەم بەرنامەیەیە کە کاتێک قسە لەسەر هەر مامەڵەیەکەکەین هیچ بە ڕێزێک وات هێبگا کە ئێمە مستهدف ئەمانەوێت قسە سەر مامەڵەکەی ئەو بکەین یا ئەمانەوێت خوا نەخواسە بواری بازرگانی ئەو
تێک بشکێنین یا لی بدەین لە بەرژەوەندی کەسێکی تر یا ئێمە هیچ هەدفێک لەم بەرنمەیە یان نییە قسە لەسەر هەر مامەڵەیەکەکەین ئەم مامەڵەیە پەیوەندی هەبێ بە دام و دەستگایەکی ڕسمی دەوڵەت یا پەیوەندی هەبێ بە دامەزراوەیەکی ئەهلیەوە کە قیتاعی خاصی بابڕێەوە یا پەیوەندی هەبێ بە بەرژەوەندی تاکە کەسەکان و خەڵکە سەرمایەدارەکەی ئەم وڵاتەوەیە هەر خەڵکێکی خاوەن پیشە لە وڵاتەیە لە بازارەکانی ئێمەیە کارەکە ئەم فئەیە مستهدف نیەتایە ئەو نەی فئەی مستهدفتایە ئەوەیە کە ئێمە بەیانی حەڵاڵ و حرامەکەین بۆ خەڵک و ئەمانەوێ خەڵک لە حرام دوور بکەوێتەوە ئێمە بەدائی لە شەرعیەکانی پێ ئەڵین بۆ ئەوەی گرفتەکان حەل بن شێوازی کارکردنی ئێمە یا شێوازی تەرحی بەرنامەکە ئێمە ئەو عنوانی لەسەر کەناڵەکە ئەیبینن هەفتانە ئێمە هەر بە زنجیرەیەک کە تۆمارەکرێ پەخش ئەکرێ ئەو بە ڕێزانی کە پرسیارێکیان لا دروست ئەبێ یا هەر پرسیارێکیان لا گەڵاڵە بووە و لەلایەن هەیە ئەتوانن لە ڕێگەی ئەو ناونیشانی فەیسبووکە و پەیوەندیمان پێوە بکەن ئێمە هەموو هەفتەیەک لە بەرنامەی داهاتووەوە دەدەقە تەرخان ئەەکەین بۆ قسەکردن لەسەر ئەو پرسیارانی کە بۆمان دێ وەشیکردنەوە و وەڵامدانەوەی ئەو گرفتانی کە خەڵک پێمانی ئەڵێ نیو سەعات من قسە لەسەر تەوەری بابەتەکەی خۆمەکەم دەدەقی کۆتایی بەرنامەکە لە هەموو زنجیرەیەکە تەرخانەکەین بۆ وەڵامدانەوەی پرسیاری ئەو بەڕێزانی کە لێرە ئامادە ئەبن واگەر گرفتێکی شەرعیان هەیە ئێمە لێرە ئەتوانین بە شێوازێکی زیندوو لە ڕێی کەناڵەکەەوە وەڵامی پرسیارەکان بینەوە قسەی لەسەرکەین یەکەم تەوەرکە قسەی لەسەرەکەین بەڕێزان بنەماکانی سیستەمی ئابووری ئیسلامیە ئایا سیستەمی ئابووری ئیسلامی بنەماکانی چین خاڵی یەکەم ئێمە لە سیستەمی ئابووری ئیسلامیە تێڕوانینی نظامی ئابووری ئیسلامی ئەوەیە ماڵ ئایا ماڵ هی کێیە کێ خاوەنی ماڵە و کێ مافی بەکارهێنانی هەیە و شێوازی بەکارهێنانی کێ ئەتوانێت دیاری بکە لە نظری ئێمە خوای پەروەردگار لە چەند ئاەتێکە باس لەوە ئەکا کە ماڵی خوایە وەکو خۆی ئەفەرمێ قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء کەواتە مڵک هی کەس نییە هی خوا نەبێ یا ئەفەرمێ ولله ملك السماوات والأرض هەرچی لەم زەوی و لە ئاسمانەکانە هەیە هەمووی مڵکی خوایە ئەگەر مڵکی خوایە ئایا ئەو ماڵی کە لە دەستی ئینسانەکانە هەیە و بەدەستیان هێناوە و شەرع ڕێگەی خاوەنددارێتی گێڕانوتەوە بۆ خەڵکەکان ئایا مافی ئەمان لە بەکارهێنانی ماڵات چییە خوای پەروەردگارە فەرمێ وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه کەواتە ئێمە مستخلفین لە بەکارهێنانی ماڵا و ئینەما مالیکی حەقیقی ماڵ بریتە لە خوا هەر بۆیە ئەم حەقیقەتە مطلقە وایە کە ئێمە هەر کەسێک لە دنیا دەرئەچێ هەموو ئەو پار و سەروەت و سامانی کە کۆی کردێتەوە بەجێی دێڵێ ئەگەر خاوەنێتی بۆ لەگەڵ خۆی نابە ئەگەر خاوەنێتی بۆ لە پاش مردن سوودی بۆی نابێ بۆ لە پاش مردن بەرژەوەندیەک نییە کە ئینسانەکە تیا بەکاری بێنێ کەواتە ئەو ماڵی کە هەیە ئێمە لە نظری ئێمەیە وایە کە ماڵ وەکو ئەوی خوایژەی فەرمێ لە قورئانە لە سیستەمی ئابووری ئیسلامیە ماڵی خوایە ئێمە بەکاری دێنین مڵکی ئێمە بۆ ماڵ خاوەنددارێتی ئێمە بۆ ماڵ خاوەندداریەکی بەسوود بەکارهێنانە واتە ئێمە مڵکی منفعەمان هەیە ئەم پارەیە ئەم سەروەتە کە پەروەردگار ئەی بەخشێ ئێمە بەکاری دێنین لە پێناو جێبەجێکردن و دابینکردنی بەرژەوەندیەکانی بژێوی ژیانی خۆماندا خاوەنە حەقیقەکەی خوایە ئەمان گەینێتە چه نەتیجەیەک ئەمان گەینێتە ئەو نەتیجەی کە مادەم خوا خاوەنی پارە بێ ئەبێ ئەو ڕێوشوێنی بەکارهێنان و مامەڵە پێکردنی دیاری بکە ئێمە وەکو چۆن خۆمان کە خۆمان ئەڵین خوا خاوەنی ئێمەیە مادەم خوا خاوەنی ئێمەیە کەواتە کێ ئەبێ بەرنامەی ژیان بۆ ئێمەدا بنێ خۆمان یاخوا ئەبێ خوادای بنێ ئەلا لەه الخەلق والأمر کەواتە ماڵیش مادەم خوا ئەفەرمێ لله ملك السماوات والأرض کەواتە مالیکی حەقیقی ماڵ خوایە شێوازی بەکارهێنانی ئەم ماڵە بۆ ئێمە وەکو مرۆڤ کێدای ئەنێ خوادای ئەنێ بۆیە مرۆڤەکان سربەست نین لە دانانی سیستەمێکی ئابووری بەپی ئەو بەرژەوەندیانی کە خۆیان ئەیانەوێت چونکە ئەم بەرژەوەندیانە هەرگیز ناکرێ ئێمە هاوتا یا بە یەکسانی بتوانین بەرژەوەندی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ئەگەر خەڵک بێ بە خاوەنی داڕژنی سیستەمی ئابووری ناتوانین ئێمە شێوازێک لە گونجان دروست بکەین بۆ هەمیشە چینی سەرمایەدار و دەوڵەمەند و هەبووەکان هەوڵ ئەدەن سیستەمێکی ئابووری ئاوادا بنێن کە فەقیرەکان بچەوسێنەوە لە پێناو گەشەپێدانی باری دارایی خۆیانە ئەگەر هەژارەکانی سیستەمی ئابووریدا بنێن هەمیشە هەوڵ ئەدەن لە داهاتی دەوڵەمەندەکان بۆ خۆیان برن بۆ ئەوەی ئەمان بتوانن مشەخۆرانە لەسەر بەرژەوەندی و لەسەر ئەرک و ماندووبوونی دەوڵەمەندەکان بژین بۆیە خوای پەروەردگار بە نیزامێکی عادیلانە دادوەرانە ڕێگا لە پەڕگیری هەر یەک لەم چینانی کۆمەلگا ئەگرێ خۆی سیستەمێکی ئابووری دیاری ئەکا کە دەوڵەمەند و هەژارەکان لە سایی ئەم سیستەمەیە ئەتوانن وەکو یەک پێکەوە بەهرەمەند بن لە سیستەمەکەی خوای پەروەردگار هیچ کەسێک مافی کەسێکیشکەی تا پێشێل نەکە کەواتە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە لە حەدیثەکە ئەفەرمێ تعیس عبد الدینار تعیس عبد الدرهم تعیس عبد الخميصة تعیس عبد الخميلة ئەفەرمێ تعیس وانتكس وإذا شيك فلانتقش کەواتە ئینسان خۆی خاوەنی ماڵێکە خوا پێی ئەدا ناکرێ ئەم عملیەیە عکس بێتەوە ئینسان بێ بە کۆیلەی ماڵ بێ بە خاوەنی ئینسان واتە ئێمە پەروەردگار کە ماڵ ئەدا بە ئێمە لە سیستەمی ئاموری ئیسلامیە ماڵ وەکو ئەو سیارەیی کە پێێتە پێویستە خزمەتت کە پێویستە کار ئاسانیت بۆ بکە وەک ئەم جلو بەرگە پێویستە بتپۆشێ پێویستە گەرما و سەرمات لێ دوور بخاتەوە پێویستە هەموو ئەوانەی کە تۆ ئەتەوێ حەز و ئارەزوەکانت تێرکە نەک ئێمە هەموو حەز و ئارەزوو تەمەن و عیبادەت و پەرستش و خواناسی و دنیا و دوا ڕۆژمان بخەینە پێناو دەستخستنی پارەوە ئەمە هەڵەیە ئەمە کۆیلایەتی بوونی مرۆڤەکانە بۆ پارە بەعکسەوە ئەبێ پارەکان کۆیلەی مرۆڤ بن ئەبێ داهات و دەسمایەکان لە خزمەتکردنی مرۆڤەکانە بن ئەبێ ئەوانە حەزی مرۆڤەکان تێر بکەن نەک مرۆڤەکە حەز و خولیای بێ بە کۆکردنەوەی ماڵ بۆیە پێغەمبەری خوا فەرمێ ئەمە کۆیلایەتیە تعیس عبد الدینار ئەفەرمێ تیا بچێ بەتبەخت بێت یەک بشکی ئەوەی کە بۆ بە کۆیلەی دینار ئەوەی بۆ بە کۆیلەی درهم ئەو بۆ بە کۆیلەی جل و بەرگ و بازرگانی ئەفەرمێ ئەمە کۆیلایەتیە کەواتە لە سیستەمی ئابووری ئیسلامیە مرۆڤەکان ئازادن ئەوان خاوەنی وەرژەوەندی و خاوەنی بەکارهێنانی ماڵ خاوەنی مرۆڤەکانی و ماڵ مرۆڤەکان بەکار ناهێنێ لە پێناو پاراستنی خۆیدا خاڵێکی تر بەڕێزان لە بنەماکانی سیستەمی ئابووری ئیسلامی ئەوەیە سیستەمی ئابووری ئیسلامی لەسەر ئەساسی دوو بنەمای سەرەکی کە مولکیەتی تاک و مولکیەتی کۆمەلگا پێکتێ یعنی ئیسلامی اعتراف بە مولکیەتی تاگەکە وەکو سیستەمێکی ئیشتراکی نییە بەوەی خاوەندارێتی تاکە کەسەکان بسڕێتەوە لە پێناو خاوەندارێتی کۆمەلگا یا لە پێناو خاوەندارێتی مؤسسات و وەسائلی ئینتاجەنە ئیسلامی اعتراف ئەکا بەوەی تاکەکانی کۆمەلگا مافی خۆیانە خاوەندارێتیان هەبێ ئیسلامی اعتراف ئەکا بەوەی ئینسان ئەکرێ مەلاینی دۆلاراتی هەبێ تریلیۆنەها دۆلاراتی هەبێ بانقی هەبێ بازرگانی هەبێ کەشتی هەبێ هیچ سنوورێک بۆ دەسەڵات و دارایی مرۆڤەکان دیاری نەکراوە خوای گەورە ڕێگە بەمە ئەدا لە بەرامبەر ئەمەیە بەڵام خوای پەروەردگار وەکو نظامێکی ڕئیسمالی هەموو پارە و سەروەت و داهات ناکا بە مڵکی تاکە کەسەکان و خەڵکانی هەژار ببن بە قوربانی بەرژەوەندیەکانی ئەمان و شێوازی تحکمکردنی ئەمان لە بازارە کۆمەڵی مؤسسات ئەمێنێتەوە ئەمانە پێوتێ مؤسساتی عام قطاعی عام ئەم قطاعی عامە لە پێناو بەرژەوەندی هەژارەکانە بەکاردێ و لە پێناو بەرژەوەندی گشتی خەڵکەکان دەوڵەمەند و فەقیرەکانیشا بەکاردێ بۆ نمونە ئێمە لە سیستەمی ئیسلامیە نظامی حیمامان هەیە حیما نظامێکە بەرژەوەندی گشتیە واتە ئەو مڵکانەی کە داهاتەکانیان بۆ خەزیێنەی عام ئەبێ بۆ هەموو خەڵکی عامە بێ مثلەن بەیتولمالمان هەیە بەیتولمال خەزیێنەیەکی عامە مڵکی تاکە کەس نییە بۆ نمونە نظامی ئەوقافمان هەیە ئەو وەقفانی کە هەن ئەو مڵکانی کە وەقف ئەکرێن ئیتر وەقف ئەکرێ لەسەر هەر فیعەیەک لەسەر هەر دەستەیەک لەسەر هەر تاقم و گروپێک لەسەر هەر چین و توێژێکی کۆمەلگا ئەم ئەوقافانە دیسانەوە مڵکی عامن لە پێناو بەرژەوەندی گشتیا بەکاردێن خاکی ئەم وڵاتی ئێمە کە هەرێمی کوردستان و ئەرزی عێراق و ئەرزی شامە یەکێک بۆ لە ئەوقافی عام کە کاتی خۆی ئیمامی عومەر ئەم مەنتیقانە فتح کراون کە داوان کراوە ئەرزی ئەم وڵاتانە دابش بکرێ ئیمامی عومەر ئیمتیناعی کردووە لە دابشکردنی هێشتێتەوە بەدەست خەڵکەکەی خۆیەوە بەرژەوەندی داهاتەکەی هاتوۆتە خەزیێنەی عامی دەوڵەت کەواتە لە پاڵدان پیادانان بەوەی کە ئێمە خەڵکە تاکەکان ئەو خەڵکانی بۆ خۆیان ئەیانوێ مولکیەتیان هەبێت چونکە ئەم غەریزەیە لە ئینسانە پەروەردگار دروستی کردووە پێویستی بە تێربوونە خوای پەروەردگار مەجالی تێرکردنی ئەم غەریزەیە ئەدا بە ئینسان کە حوبی مال و تەمەلوکە ئینسان حەزەکە بۆ خۆی شتی هەبێ خاص بێ بە خۆی هی خەڵک نەبێ خوای گەورە ڕێگەی بەمەداوە بۆ نمونە کڕین و فرۆشتنی داناوە بۆ ئەوەی ئینسان بێ بە خاوەنی شت بۆ نمونە میراتی داناوە میران هەر کەسێکە ئەمرێ ئەو ماڵی کە هەیەی تەوزیع بێ لە بینی کۆمەڵی خەڵکە ئینتیقالی مولکیەتی ئەو ماڵی کە هەیە ئەگوازرێتەوە بۆ خەڵکانێکی تر ئەوان ئەبن بە خاوەنی ئەو ماڵە یا بۆ نمونە ئیسلام نظامی مەسەلەن ئاڵ و گۆڕکردنی داناوە گۆڕینەوەی شتەکان ئەمە نظامێکی ترە و ئەمە یاسایەکی ترە مرۆڤەکان ئەتوانن لە ڕێی ئەمەوە ببن بە خاوەنی شت کەواتە ئینسانەکان ئازادن بەوەی لە سیستەمی ئابووری ئیسلامیە هەم وەکو تاک خاوەندارێتی خۆیان بسلمێنن هەمووکو کۆمەلگا بە شێوازێکی گشتی کۆمەڵێ مڵک هەبێ هەمیان بەیەکەوە خاوەنی بن خاڵێکی تر بەڕێزان خاوەندارێتی لە ئیسلامە مولکیەت لە ئیسلامە وەکو سیستەمی ڕئیسمالی نییە واتە ئێمە ئازاد نین لەوەی هەرچی ئەمانەوێ هەرچۆن بمانەوێ ئاوا بێتە دەستمان ئیسلام تەقییدی ئەم سەلاحیەتی مرۆڤەکانەکە بۆ نمونە تۆ ئازادی بەوەی خاوەنی هەر شتێک بی بەڵام لە ڕێگەی دزیەوە نا
ئیسلام ڕێگەی دزی ڕێگە پێ نادا بۆی کە مرۆڤ بیکە بە ڕێگایەکی ڕێگە پێدراو بۆ خاوەنددارێتی شتەکان سوو خواردن ڕێگایەکی شەرعی نییە بۆ ئەوەی ئینسانەکان لە ڕێگەیەوە بن بە خاوەنی شت داگیرکردن ڕێگایەکی شەرعی نییە بۆ ئەوەی مرۆڤەکان لە ڕێگەی ئەمەوە بن بە خاوەنی شت بۆ نمونە ئەو معاملانەی تر کە ئەکەوێتە بابی ئیکراهکردن یا زۆر لە خەڵککردن یا بە ڕێگەی ناحەق لە خەڵک وەرگرتن ئەمانە هەرگیز ئیسلام ڕێگەی پێنادا بەوەی کە خەڵک لە ڕێگەیەوە بێ بە خاوەنی شت و ئینەما تەقییدی سەلاحیەتی تاکەکانەکە و تەقییدی سەلاحیەتی دەوڵەتیش ئەکا لە بەرامبەرە دەوڵەتیش لە پێناو بەرژەوەندیەکی گشتیانە بێ بۆی نییە تەدەخول بکە لە مافی خاوەندێریتی تاکە کەسەکانە کە لە سای ئەو دەوڵەتەیە ئەژین لەبەرەوە ئێمە ئەڵین خەڵک مافی ئەوەی هەیە خاوەنددارێتی ماڵی هەبێ بەڵام خاوەنددارێتێکی ڕەها لە سیستەمی ئیسلامیان جێی نابێتەوە خاڵێکی تر بەڕێزان نظامی اقتصادی ئیسلامی محاولة كحد الإمكان تكافلي اجتماعي عدالة اجتماعي دروس كواتا دادوري كوملايتي بچسبينه بويكا إسلام دان بودا أنيك كوملغا أبن بچن طبقيك وكوكاي پروردگار فرمي وفضلنا بعضهم على بعض في الرزق أم تفضيل دروس أبي لمسألة رزق خلقك هي زياتري هي لخلقك كتير أما كوملغا أكا بدو چينو بلام سيستمي آبوري إسلامي هميشه هول أدا أم دو چين الليق نترازينه وإنما ئەم دووچینە هاوتەری پێکەوە بژین مەسالیحی یەکتر تەواوکەن کەلێن و کەم و کوڕەکانی یەکتر پڕکەنەوە بۆ نمونە لە سیستەمی ئیسلامی ئابووری ئیسلامیە نظامی زەکاتمان هەیە ئەو دەوڵەمەنە هەتا پارەکەی زیاد بێ لە بەرژەوەندی فەقیر زیادە بێ بۆ چونکە ئەبێ پارە بدا بە خەڵکی فەقیر ئەبێ چاوی لە دراوسێ هەژارەکەی بێ لە هاوڕێ هەژارەکەی بێ لە هاوڵاتی و هاونیشتیمانی هەژارەکەی بێ ئیسلام ڕێگەی پێنادا هاوڵاتیەکەی یا دراوسەکەی بچەوسێنێتەوە لە ڕێگەی سوو خواردن و لە ڕێگەی معاملەیەکی حرامەوە نەخێر ئەبێ هاوکاری بکات دەستگیرۆیی بکات دەستباری بکە بۆ ئەوەی هەم فەقیرەکە بە هەبوونی ئەم دڵخۆش بێ هەم ئەمیش هەسکا بەوەی کە دوعای فەقیرەکە و بەدەمەوەبوونی فەقیرەکە تەکاملێک بۆ ئەم دروست ئەکا کەواتە ئیسلام محاولە ئەکا لە ڕێگەی زەکاتەوە لە ڕێگەی سەدەقەوە لە ڕێگەی غەراماتی مالیەوە هەندێک عقوباتی ئیسلامی هەیە غەرامەیەکی مالی ئەدێ بە فەقیرەکان بۆ نمونە کەفارەتی قەتلێکی خەتە خواردنی 6 فەقیرە ئەگەر کابرا نەتوانێت بە ڕۆژوو بێ بۆچی کەسێک هەڵەیەک بکە کەفارەتەکەی بینی خۆی و خوا بە خواردنی 6 فەقیر پڕ ئەبێتەوە کەفارەتی ظیهار کەسێک ئەگەر ظیهار بکە بۆ نمونە خێزانەکەی لە محلی تەحریمە بشوبهێنێ بە دایکی یا بە خوشکێکی خۆی ئەبێ خواردنی 6 فەقیر بە ئەگەر نتوانێت 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێ بۆچی خواردنی 6 فەقیر بە ئەمە تحقیقی تەکافلی ئیجتیماعیە دەوڵەمەنەکان ئیسلام محاولە ئەکا بە ئاگایان بێنێتەوە لە ئێش و ئازاری فەقیرەکان حتا نظامی ڕۆژوو برسیکردنی خەڵکە دەوڵەمەنەکە بۆ ئەوەیە کە ئەمانە ساڵ 12 مانگ ئاگایان لە ئەندێشەی هەژارەکان بێ ئاگایان لەوە بێ کە هەژارەکان ئەم معاناتەیان هەیە کە تۆ مانگێکە هەتا چاوت لێ بێنێڵی ئەمە بەردەوام بێ کەواتە ئیسلام محاولەکە تحقیقی تەکافلی ئیجتیماعی بکە ئوسوسی اقتصادی ڕەئسمالی بەراورد لەگەڵ ئوسوسی اقتصادی ئیسلامی بەڕێزان ئەوەیە لە نظامی ڕەئسمالیە لە سیستەمی ئابووری ڕەئسمالیە ماڵ و وەسائلی ئینتاج شتێکی مقدسە واتە شتێکی پیرۆزە شتێکە ڕێگە پێدراوە بە هەر وەسیلەیەک ئینسان بتوانێت کەسبی بکە هەیبێ بۆیە هەرچی هۆکارێک هەرچی ئامێرێک هەرچی ڕێگەیەک هەیە ئەتوانێت بگیرێتە پێر لە پێناو تەنمیەی مالە بەبێ خوێندنەوەی تاکی کۆمەلگاکان بەبێ خوێندنەوەی سیستەمە ئەخلاقی ئینسانیەکەی کۆمەلگاکان بۆیە لە سیستەمی ڕەئسمالیە مەجال نییە بۆ ڕەحمەت مەجالی بەزەیی نییە یعنی ئەو دەوڵەتە هێزانەی کە لە ژێر بۆ نمونە سندوقی نەقدی نێودەوڵەتیە کە قەرز ئەدەن بە میلەتە هەژارەکان هەرگیز ئەمانە قەرز بەبێ ڕیبا نادەن بەبێ فائیدە نادەن بە وڵاتە هەژارەکان واتە وڵاتێکی وەکو سۆمال وڵاتێکی وەکو مۆزەمبیق وڵاتێکی وەکو جیبۆتی وڵاتێکی هەر وڵاتێکی لەو وڵاتە کەم دەرامەت و هەژارانە بیگرە یا وڵاتی وەکو عێراق کە لێقەوما و چەند ساڵە جیرۆدەی دەستی شەڕێکی ناوخۆ شەڕێکی دەرەکی بووە هەرگیز سندوقی نەقدی نێودەوڵەتی بەبێ بەرامبەر پارە نادا بە میلەتێکی وەکو عێراق بە ڕەچاوکردنی باری دارایی نالەباری میلەتێکی ڕەشۆڕۆت نەخێر ئەو کە ئەیدا بە ڕیبائیدا زۆر جار ئەو ڕیبا و سوەی کە سندوقی نەقدی نێودەوڵەتی دواتر لە وڵاتەکەی وەرەگرێتەوە دەقاتی ئەو پارەیە کە پێیداوە کەواتە دەقاتی ڕەئسمالەکەی کە داوێتی بە قەرز وەری ئەگرێتەوە و ئەمە کارێکی ڕێکە پێدراوە لە سیستەمی سەرمایەداریە بۆیە سیستەمی سەرمایەداری مەجای بەزەیی بۆ بەرژەوەندی تاکەکان ناهێڵێتەوە هەندێک جار ئەو شەریکانە بەڕێزان لەسەر ئاستی دەوڵەت یا کۆگا یا کارگەکانە ئەچن بە هەزارەها تەن گەنمەکەن بەژێر ئاوەوە
بۆەوەی نرخی گەنمدانە بەزێ لە بازارە نینێرە لە ڕووی ئینسانیەوە بۆ وڵاتێکی فەقیر کە لەوانەیە ڕۆژانە سەدەها خەڵکی لە برسا لێ ئەمرێ زۆر ضرورە بەو گەنمە بەس ئەو نا ئەو بەرژەوەندیەکی بازرگانی لێگەداتەوە خەڵک بمرێ بەڵام نرخی گەنمدانە بەزێ لە بازارە کەواتە گەنمەکە ئەکا بەژێر ئاوە نظامی احتیکار زۆر جار ئەم شەریکە منتیجانە لەسەر ئاستی جیهان بەڕێزان بەتایبەتی شەریکاتی ئەدویە ئەو ڤایرۆسە کوشندانی کە بڵاوە بێتەوە گومانێکی زۆر هەیە کە هەندێک لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسانە کارگەکانی دروستکردنی دەرمان لە پشتیانەوەن بۆ چونکە دەرمانێکی بێشومار بە پارەیەکی بێشومار ساغەکەنەوە کەواتە هیچ هێزێکیش نییە ڕێگری لەم تیجارەتە نائەخلاقیە بگرێ بۆیە ئەم ڤایرۆسانەی کە بڵاو ئەبنەوە بەم شێوازی کە کۆنتترۆل ناکرێ و تەکنۆلۆژیا تا ئێستا پێی نەگەشتووە قسەیەکی زۆر هەیە لەسەر ئەوەی ئەم کارگانەی دەرمان کۆمەڵێک خەبیری زۆر شیا و زۆر بەتوانایان هەیە ئەم ڤایرۆسانە متەفەر ئەەکەن بڵاو ئەبنەوە بە شێوازێک کە لوقاحێک نییە چارەسەری بکە غەیری ئەو لوقاحە بێت کە ئەو گارگەی دەرمانە خۆی احتیاطی کردووە و دواتر ئێخاتە بازارە و لەگەڵ دروستبوونی ڤایرۆسەکەیە قازانجێکی بێشماری لێ ئەەکەن بۆیە لە سیستەمی ڕەئسمالیە مەجای بەزەی و ئەخلاق نایەڵێتەوە خاڵێکی تر ئازادی تاکەکان لە سایی سیستەمی سەرمایەداریە مرۆڤەکان ئازادن بە هەر شێوازێک ئەیانەیە پارە پەیاکەن و بە هەر شێوازێک بەکاری بێنن کەواتە لە خاڵێکی تریشانە ئەوەیە کە ئەمان وەکو نظامی سیستەمی شەرعی نیە ئێمە ضەوابیطمان هەیە بۆ بەکارهێنانی و بۆ دەستخستنی و بۆ خەرجکردنیش لە سیستەمی ڕەئسمالیە هیچ غەیری ئەو زەری بێنە بێ کە دەوڵەت فەرزی ئەکا ئیتر قەیدێکی ئەخلاقی قەیدێکی ئاینی قەیدێکی ئینسانی کابرای سەرمایەدار کۆتوبند ناکات بۆی بە چ شێوازێک پارەکەی بەکاردێنێ یا بە چ شێوازێک ئیستثماری ئەکا خاڵێکی تر سیستەمی سەرمایەداری هەمیشە لە هەوڵی ئەوەدایە مرۆڤەکان هەڵ ئەنێ بۆ ئەوەی بە هەر وەسیلەیەک بۆ پارە پەیا بکەن ئەمە منافسەیەکی لا ئەخلاقی دروست ئەکا لە بینی شەریکاتە منافسەیەک دروست ئەکا بەوەی کە سوتەمەنی دەستخستنی پارە لەم سیستەمەیە ئەبێ بە خەڵکانی هەژار و ئەو خەڵکانی کە چەساون و پارەیان پێپەیان نابێ کەواتە گرنگترین عیبەکانی سیستەمی سەرمایەداری ئەوەیە ئەم سیستەمەوەکو عەرزم کردن بنەمای سەرەکی تایە بریتێ لە پەیداکردنی پارە و کۆکردنەوە و بەکارهێنانی بەبێ ڕەچاوکردنی بنەما ئەخلاقی یا ئینسانیەکان کە دێنە سەر بنەماکانی سیستەمی ئیشتراکی لە سیستەمی سەرمایەداری باشتر نییە بۆ چونکە ئەوروپا بەر لە سیستەمی ئیشتراکی و فەلسەفەکانی مارکس سیستەمێکی سەرمایەداری حکمی ئەکرد زانیان ئەم سیستەمە سەرمایەداریە سیستەمێکی سەرمایەداری زۆر بێبەزەیە هاتن چیان کرد سیستەمی ئیشتراکیان تاقی کردەوە عسا وەلەعەلەه بەڵکو سیستەمی ئیشتراکی بتوانێت هەڵەکانی سیستەمی سەرمایەداری چارەسەرکە بەڵام بەعکسەوە دوای نزیکەی 70 ساڵ ئەوروپا بۆی دەرکەوت کە سیستەمی سەرمایەداری ئەگەر بگۆڕێتەوە بە سیستەمی ئیشتراکی ئینتیحارە کلێنەکانی سیستەمی ئیشتراکی دقاتی ئەونەی کلێنەکانی سیستەمی سەرمایەداری بۆ نمونە فکری مارکسی بنەمای سەرەکی تایە پیرۆزکردنی مادەیە تەقدیسکردنی مادەیە یعنی مارکس لە قەولە مەشهورەکانی خۆی ئەڵێ لا ئیلاهە وەلحەیات و مادە وەسیلەی ئینتاج یا مادە خۆی لە نەزەری فەلسەفەی مارکسیە مقدسە شتێکی مقدسە و هەموو ئەساسی عەلاقە پەیوەندی بە یەکێوە گرێدانی هەموو بنەما ئەخلاقی و ئاینیەکان مارکس ئەیجێڕێتەوە بۆ مادە بە تەنها واتە تەنها مادە فاکتەری بەڕێوەبردننی کۆمەلگاکان و دروستبوونی بنەماکانە خاڵێکی تر ئەوەی کە فەلسەفەی ئیشتراکیەتی پێ ئینهیار کراو ئەوەی پێی لە ناوچوو ئەو بنەمایە بوو کە ئەساسەن لەسەری دروست بوو کە بریتی بوو لە ئیلغای مولکیەی خاص فەلسەفەی مارکسی ئیمان بە خاوەندارێتی تایبەت ناهێنێ بۆ کەسەکان یعنی فەلسەفەی مارکسی کە تەطبیق بوو هەموو ئەو کەسانی کە خاوەنی هەرچی بوون لی سندنەوە قەناعەتی بەوە نییە کە خەڵکێک هەبێ خاوەنی شت بێ بۆ خۆی ئەمە بنەمای سەرەکی سیستەمی مارکسیەت بوو ئەمە سیستەمی مارکسیەتی ڕووخان بەوەی کە خەڵک بۆ خۆی خاوەنی شت نەبێ ئەگەر خۆی خەڵک خاوەنی شت نەبێ ئینسانەکان بۆچی هەوڵ ئەدەن بۆچی ماندوو ئەبن دوای ئەوە ئەو تاقە و ئەو وزەی کە خەڵکەکان بە شێوازێکی جیاواز بەکاری دێنن ئەگەر تۆ هەمویان بە یەک چاو سەیریکەی و هەمویان وەکو یەک سیرکەی ئەو کاتە ئەی باشە خەڵکێکی تەمەڵ و تەوەزەل و لاکەوتە فەرقی چیە لەگەڵ خەڵکێکی ماندوو بوو خەڵکێکە شەو ڕۆژە خاتە سەدێک لە پێناو دەستخستنی پارە و دابینکردنی بژێوی ژیانی خۆیە کەواتە ئەو کاری کە مارکسیەت کردی کە ئیلغای قیتاعی خاص بوو و خاوەندارێتی تایبەت بوو لە پێناو بەرژەوەندی گشتیە بەوەی کە هەموو داهاتەکانی میلەت بێبەهی دەوڵەت و دەوڵەت بە شێوازێکی یەکسان ئەم داهاتە لەناو ئەندامەکانیە تەوزیع بکاتەوە ئەمە ئینتیحاری بە سیستەمی
ئیشتیراکیەت و سیستەمی مارکسیەت کرد چونکە هەموو خەڵک بوو بە کرێکاری دەوڵەت هەموو خەڵک بوو بە کرێگرتەی موسساتێک کە جەمعیاتی تەعاونی موسساتی ئیستیهلاکی سەر بە دەوڵەت یا خەزیێنەی عامی دەوڵەت ئەو کاتە حافیز پاڵنەر نەما بۆ ئەوەی خەڵک خۆی ماندوو بێ و وەکو کورد ئەڵێ دەستی ماندوو لەسەر زگی تێرە ئەمە نەما لە سیستەمی ئیشتیراکیە هەموو کەس ئەوەی ماندووە و ماندوونی وەکو یەک وەرەگرێ وەکو یەک پارە بەکاردێنێ خاڵێکی تر ئەوەی کە بەیەکێک لە هەرە عیبە گەورەکانی سیستەمی مارکسی ئەژمارەکرێ ئەوەیە سیستەمی مارکسی لەسەر ئەساسی بەیەکدادانی چینەکانی کۆمەڵ دروست بووە واتە بەگژاکردنی چینی فەقیر بەگژی چینی دەوڵەمەنە تەشجیعکردنی ئەم سیراعە تەبەقیە ئەمە یەکێکە لە گەورەترین هەڵەکانی ئەو سیستەمانی کە ئەمڕۆ حتا سیستەمی سەرمایەداری دوور لە بوعدی اقتصادی لە بوعدی ئەخلاقی لە بوعدی ئینسانیە زۆر جار ئەکەوێت ئەم هەڵەیەوە بۆ نمونە ئێستا ئێمە خیتاب یا گوتانی کۆمەڵایەتیمە زۆر جار وتانی کۆمەڵایەتی ئێمە ئەمڕۆ بە تایبەتی هەندێک ڕێکخراوی ناپەسەند کە هەن لەم کۆمەلگایە وتارێکی عیدایی ئەدەن بە گوێی خەڵکە لە چ ڕوویەکەوە بۆ نمونە وتاری ئەو بدەین بە گوێی خەڵکە بەوەی کە هەمیشە مناڵ بکەین بە دوژمنی باوک ژن بکەین بە دوژمنی پیاو قوتابی بکەین بە دوژمنی مامۆستا خوێندکارکەین بە دوژمنی مامۆستا ئەم خیتابە عیدائیە تەوزیعکردنی کۆمەلگا بۆ ئەم چین و توێژە جیاوازانە وواش لە خەڵک تێبگەێنین بەوەی ئەو ئەساسی ئێمە ئەبەسێتەوە ئەساسی سیراع نەک حیوار یعنی ئێمە لە کۆمەلگایەکان پێویستە شەڕ بکەین بۆ ئەوەی مافەکانی خۆمان بەدەستبێنین ژن ئەبێ شەڕی پیاو بکە بۆ ئەوی مافەکانی لی بەدەستبێنێ خوێندکار شەڕی مامۆسا بکە فەقیر شەڕی دەوڵەمەند بکە میلەت شەڕی حکوومەت بکە بۆ ئەوەی ئەم سیستەمە کە لەسەر ئەساسی ئەم سیراع دروست ئەبێ ئەمە سیستەمێکە ئیسلام کولەن ڕەفزی ئەکاتەوە لە ئیسلامە هیچ کات هەژار دژی دەوڵەمەند نییە و هەژار نابێت شەڕی دەوڵەمەند کا بۆ ئەوەی مافی خۆی لێ بەدەستبێنێ نە هەژار و دەوڵەمەند دوو کەسن تەفاضل لەسەر ئەساسی پارە و لەسەر ئەساسی سەرمایە و دەسمایەکان نییە لەسەر ئەساسی تەقوا و دینداری و ئەخلاقەکانیانە ئەم دوانە وەکو یەک ئیسلام ڕەچاوی بەرژەوەندیەکانیانەکە هەر کەسە و لە قەدەر ماندووبوون و هەوڵ و پێدانی خۆی ئیش ئەکا کەواتە ئەو سیراعی کە سیستەمی مارکسیەت لە بینی طبقەکانە دروستی ئەکا سیستەمی ئیسلام ڕەفزی ئەکاتەوە خاڵێکی تر کە بە مەساوی فەلسەفەی مارکسیەت لە قەڵەم ئەدرێ ئەوەیە کە سیستەمی مارکسی لە شێوازی تەعاملکردن و بەکارهێنانە زەبر و زەنگ بەکاردێنێ لە کاتێکا ئیسلام بە درێژایی مێژووی دەوڵەتی ئیسلامی زەبر و زەنگی بەکار نەهێناوە هەزارەها خەڵک بکوژی هەزارەها دەوڵەمەند ئیعدامکەی لە پێناو ئەوەی ئەمانە کە بەدزی دەوڵەتەوە خاوەن دەسمایە و سەرمایەن واتە بەکارهێنانی زەبر و زەنگ یا بەکارهێنانی دەسەڵاتێکی تۆقێنەر چەوسێنەر لە پێناو سەپاندنی بیر و ڕاو بنەماکانی فەلسفەی مارکسیەت بەسەر خەڵکە ئیسلام هیچ کات ئەمانی نەکردەوە ئینەما ئیسلام قانونی ئیقناعی هەیە واتە قەناعەت پێکردنی خەڵک بەو سیستەمە ئابوووریەی کە هەیەی بۆیە بۆمان دەرەکەی بەڕێزان بەوەی سیستەمی ئیسلامی ئێستایشی لەگەڵا بێ یعنی حتا دوای ئەم قەیرانە ئابوووریەی کە تووشی وڵاتانی ڕۆژئاوا هات و چەندەها موسساتی عیملاق و بنووک ئیفلاسی کرد مەجلیسی شیوخی فەڕەنسی لە ماوەیە داوایە کرد بەوەی کە نیظامی اقتصادی ئیسلامی دراسە بکرێ چونکە تا ئێستا ئەوەی کە دراسەیان کردو نیظامی اقتصادی ئیسلامی دوورە لەم جۆرە کارەساتانە بە حکمی ئەوەی تەعامل لەگەڵ ئەرباحی واقعی ئەکا ئەرباحی وەهمی کە لە نەتیجەی ڕیبا دروست ئەبێ سیستەمی ئابووری ئیسلامی ئیشی لەسەر ناکا وەڕێگەیشی پێنادا بۆیە پێمان وایە ئەم سیستەمە ئابووری سیستەمێکی سەرکەوتووە ئەگەر بنووک موسساتی کوردستانیش ئیشی لەسەرکەن پێمان وایە سەرکەوتوو ئەبن و پێمان وایە داهاتەکانیان زیاتر ئەکا باش دینە سەر پێناسی سوود چییە بەڕێزان کە ئێمە باسی سوود خواردن ئەەکەین ئایا سوود وەکو پێناسە چیە سوود لە ڕووی زمانەوانیەوە بریتیە لە زیادە سوود تەبەن بەکارهێنانی وشەی سوود هەڵەیەکی کوشندەیە بۆ چونکە سوود تەرجەمەی فائیدەیە لە زمانی کوردیە موسساتی ڕیبەوی بۆ ئەوەی خۆیان لەم تەنگەشە دەرونیە بە خەڵک نەڵێن ئەمە ڕیبایە ناویان ناوە سوود وەکو چۆن مەسەلەن عارق ناو ئەنێ مەشروباتی غازی وەکو چۆن حرامەکان ناوێکی تریان بۆ ئەزۆ دێزێتەوە لە سیستەمی سەرمایەداریە ئەوەی کە بنووک بەکاری دێنێ نیظامی ڕیباپی ئەو تێ فائیدە لە بری فائیدە گەر تەرجەمەیکەی فائیدە لە عەرەبیە ڕیبح ڕێگە پێدراوە لە ئیسلامە ئیسلام معارضی ڕیبح و قازانج نییە ئیسلام معارضی سووە ئەو سووەی کە بە معنای تەرجەمە حرفیەکەی نەک فائیدە دێ ئەمە زاراوەیەکە کە ئێمە لەسەری ئەڕۆین زاراوەیەکی عورفیە لەناو زمانی عەرەبیە قاعیدەیەک هەیە قاعیدەکە ئەڵێ خەطأ شائع خير من صح مهجور هەڵەیەکی بربڵاو بەکارهێنانی هەڵەیەکی بربڵاو باشترە وەک لە بەکارهێنانی
ڕاستیەکی نەزانراو بۆیە ئێمە کەلیمەی سوود بەکارهێنین بەس با هەمومان بزانین ئەم وشەیە بەکارهێنانی تەرجەمەی فائیدەیە فائیدە بنووەکی ڕیبەوی تەعاملی پێەکە ئینەما ئێمە ڕیبامان هەیە و قسەی ئێمە لەسەر ڕیبایەکە حرامە قسەی ئێمە لەسەر قازانج و سوود نییە بە هەر حاڵ ڕیبا لە سیستەمی ئیسلامیە واتە زیادە خوای پەروەردگار کە باسی زیادە ئەکا ئەفەرمی یەمحەق الله الربا ويربي الصدقات خوای پەروەردگار سەدەقات زیادەکە بەڵام یەمحەق الله الربا بەڵام ڕیبا تێگەشکێنە بنەبڕی ئەکا یا کە باسی سیستەمێکی سروشتی ئەکا کافەرمی ومن آياته أنك ترى الأرض هامدة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت لێرە باسی ڕیبا ئەکا وربت يعني ونمت واتە گەشە ئەکا ئەو ئەرزەکە خوای گەورە ئاوی بەسەرا ئەبارێنێ یا لسورة نحلة كأفرمي أن تكون أمة هي أربى من أمة يعني هي أكثر عددا وزيادة في العدد كوات أربى من أمة ليرج ربا بمعنى زيادة بكار هاتوا الآية تكي ترى خواي پروردگار أفرمي وعصوا رسول ربهم فأخذهم أخذة رابية ليرى الربا يعني كيف فأخذهم أخذة رابية يعني فأخذهم أخذا شديدا وزيادة في الشدة واتا عذابك سخت من بو زياد كردن لعذابك سروشتي زياتر ماندان يا قالين فلان في ربوة من قومه يعني في كثرة ومنعة من قومه كواتا كلمة الربا كل لزمان عربية بمعنى زيادة بكارده لاصطلاح فقهية آية زانايان شون بيناسي الربا كان طبعا ببي مذاهب كان بيناسي الربا جواز بون من أحناف كبيناسي الربا كان قالين فضل خال عن عوض واتا بريتيا لزيادەیەک بەبێ بەرامبەر وەرئەگیرێ بەچی بمعيار شرعي مشروط لأحد المتعاقدين في المعاوضة فضل خال عن عوض مشروط لأحد المتعاقدين في المعاوضة واتا زيادەیەکی بەبێ بەرامبەرە یەکێک بەبێ مەرجی شەرعی یەکێک لەلایەنەکانی گرێبەستەکە داوای ئەکا لە ئاڵۆوێڵکردنی پارەیە بۆ نمونە تۆ 500 غرام ئاڵتون ئەدەی بە کەسێکی تر داوا ئەەکەی 600 غرام باتێ 600 غرام باتێ ئەم 100 غرامەی کە هەیە پێی ئەوەتێ فەضل خال عن عوض زیادەیەکی بەبێ بەرامبەرە یا دەفتەرێک دۆلار بە قەرز ئەدەی بە کابرا داوا ئەەکەی دوای مانگێکە ئەیهێنێتەوە دەفتەرێک و دەوەرەقە بێنێتەوە ئەم دەوەرەقەیە ئەو هیچی لە بەرامبەرا وەرنەگرتووە کەواتە فەضل خال عن عوض بمعيار شرعي يك معيار شرعي ريقه بداتو ام زياده ورقري مشروط لاحد المتعاقدين يك لا كان يقري بس كم مرجي كردو كابي او زياده يتيابه ام مرجع اي كاب الربا باش اي اگر هاتو بمرج نجيراب واتا من دفترك دولار مدابا كابرايك دواي دفتر دولارك اي هنايوا من بدفترك مكو قرض داوته بلام كهنايوا 2 كيلو غوشت مثلا كيسه ميوي هنا بو لقلي اما مادام مشروط نییە مادام من مرجم نەکردووە لەسەر ئەوەی کە پارەکە دێنێتەوە زیاد بێنێتەوە ئەمە لە بابی هەدیە مەسموحە بەڵام بە مرجێک ئەمە نەمەعروف بێ نەبوو بێ بە عورف لەناو خەڵکا کە خەڵک بە عورف ئەمە زیادکە و مەشروطیش نەبێ نە بە مرج بێ اینجا مەرجەکە چ مەرجێک بێ بە لەفظ بوترێ چ لە عورفی خەڵکە خەڵک وا ڕاهات بێ کە شتێک ئەبا زیادەکە بێنێتەوە واتە کە من دەفتەرەکەم داوە بە کابرا تەوەقوعم کردووە بەهۆی عورفەوە زیادەکە دێنێتەوە ئەگەر ئەم تەوەقوعش هەبێ حرامە وەریگرێ بەڵام ئەگەر هیچ بەرنامە بۆ ڕێژیەک پێگوتنێک مەرجێک دانندا بێ و ئینەما کابرا خۆی بیهێنێتەوە ئەمە حەڵاڵە مالیکیەکان کە پێناسی ئەەکەن ئەڵێن كل زیادة لم يقابلها عوض ئەمەی ئەمان مختصر لە تعریفی حەنەفیەکان واتە هەموو زیادەیەک بەرامبەری نەبێ لە هەر معاملەیەکا بێ چکە شەر نییە لە معاوەضاتا بێ جاری وا هەیە لە مەسەلەن قەرزێکایە قەرز مرجني معاوضيك مالي بي لري عقدي بيعوه وانما صدقيه مفروضه بصدقه بدري لباب معاوضات نيه من دفتري قدم بتو تو دفترك خوم ديني توا معاوضي مالي نيه من الوغوري بارد لقلنا كم تاوكو شاوري ربح بم لبرو اي مالك كان لو رو فراوان ترى شافعي كان كبيراسي كان قالين عقد على عوض او عقد على عوض مخصوص بريتيا لقريه بستك لسر برامبريكي دياري كراو غير معلوم التماثل طبعا شافعي كان قاعدة كان هي للرباية قالن الجهل بالتماثل كالعلم بالتفاضل يعني شي اما قالين هركاتيك لاينا كان يقري بستك ايانزاني امباري اي غورنوا هي طرفي كان زياتنا بونمونا من الطونا كم كداوته 500 غرام مداوته ازانم الطونا كي او كيشاو ما 500 غرام
ئەمە پێی ئەوەتی العلم بالتفاضل کەواتە من زانیومە 10 غرامی زیاترە وەرم گرتو شەرتم کردو وەریگرم ئەمە ڕیبایە ئەگەر مشتی ئاڵتونی بدەمێ مشتی ئاڵتونی لێوەرگرم ئەمە جەهلمان هەیە بە تەماثل من نازانم ڕێژەی ئاڵتونەکەی ئەو چەنە و نازانم من چەنم داوەتێ دوایی کە کێشامان هەر کەم و زیادەیەکی هەبێ ڕیبایە ئەگەر وەکو یەکیش دەرچوو بن هەر ڕیبایە بۆ چونکە ئەمە قاعدەیە الجهل بالتماثل كالعلم بالتفاضل بۆیە شافعیەکان لە تعریفەکەی خۆیان ئەڵێن غير معلوم التماثل ئێمە نەمانزانی و تەماثل هەیە ینی ئەوایە بمانزانیە تەماثل هەیە بەقەدەر یەکن یا زیاد و کەمن ئەگەر ئەم ڕێژەیە نەزانرا زیاد و کەمی تێکە و لای شافعیەکان هەر ڕیبایە في معیار الشرع بەپێی پێوەرە شەرعیەکان حالة العقد أو مع تأخير في البدلين أو أحدهما چیکە ئەبێ بە ڕیبا ئێمە ڕیبایەکی ترمان هەیە پێی ئەوەتە ڕیبای نەسیئە یەکێک لە بەدەلەکان وجودی نییە یەکێک لە بەدەلەکان وجودی نییە ئەمەش هەر ڕیبایە حنبليكان كبيناسي أكن أمانش تقريبا بيناسكان يعني ألن تفاضل في أشياء ونسء في أشياء مختص بأشياء ورد الشرع بتحريمها نصا في البعض وقياسا في الباقي منها كواتا أما بيناسي دواي لتطبيقات كان زياتر ورد بيته ببي بيناسي كان بريزانوك وعرزم كردن بومان در أكوي أويك همو زياديك لو شتاني كبيويستكا شرع ريوشويني أو دا أنيك أبي وك يكبن لكاتي قورينا وورقرتنا ويانا همو زياديك رباية كي أبي بالربا أجر هاتو مرجي تيابو أجر مرجي تيادانا دي وتبان تطوعي بيشتكى نابي بالربا خالي كتير أم رباية زياتر لو شتانيا دروس أبي كإنسانك أي هينيتو ألوية لك على بردس أجنا هي بالرباية تيانية بونمونا من إساء أزانم باري دارائي جنابة قنجاونية بس ورقة أدمي أما هروا أدمي ناوي قرز مليانة هناوا بو خود خرجي أكي دوائي من لي مقومي تو تشل ورقم بودياني هاو كاريمكي أما لبابي قرز نية أما لبابي بخشينيك لبابي بيدانيك كناشة بابي معاوضيك مالية وبويا أما خالك دروستا وكي شيء نية خالك تر أو باريك أقوريتوا أقرهاتو إما دلنيابو إلا ريجو لكيشو لبيوانكي أو كاتا وكو يكمن أقل لأصناف الربويات به أو كاتا إشكالك من دروس بو دروس نابي بلا مقر كيشكي بيوانكي نزان به أو كاتا وكو واي زان رابي وزيادو كمي تيكا وتبي أبي بالربا وحرام به بما يكاتي برنامج كوان كوتاي هات بو أمرو بياناسي فائدة للرياسية وإن شاء الله خين الزنجيري داهاتو يا درسي داهاتو أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. دكتور يان دەست خۆشین لێکەین یاخواخوانی منزادکە بە نسبەتی ئەو هەرایی کە کاتی خۆی لەسەر وەرگرتنی سلفەی عقار نایەوە گەیشتە ئەو ڕادەیەی کەوە بڵێن گەیشتە ئەو ڕادەیەی کە لە ژنەی فتووا بڕیاریان لەسەردا ئەوانە بەڵام ئێستەیش تا ئەم لەحزەیە ئەو عەقدەیە کە کراوە ئەوەی تایە ئەگەر ڕۆژێ ئەگەر 2 ڕۆژ ئەگەر 3 ڕۆژ بە گوێرەی وایە ئەگەر 500 ناری تەبعیش بێ ئەو پارەیەک ئەو کەسانی کە ئەچن تەسلیمێکەنەوە نەفسی ئەو زیادیان لێ ئەسێن ئەوە خاڵێکی دووەمیش تا ئێستا خەڵکانێک تەلەفۆن بۆ ئێماکەن ئایا ئێمە سیارە لە بانقی دیجلە بکڕینارێکم جەنابتە ئەزانی ئەوان ئەڵێن ئەمە تۆ دەفتەرێکی پێدەن و دوای دەفتەرێکی بیسی لێوەرەگرنەوە ئەوە لەسەر مەجموعی فقه کوێیتی و لەسەر فڵان ئەڵێ ئەمانە تەمویلە و هەندێک مامۆستا و کەسیش جەناب دەزانی کە بەکاری هێن و هەروەها ڕێیان دا و کابرا ئەچێ سیارەکە وەرەگرەوە تۆ نەسی پارەکە نادەیتەوە تۆ سیارە وەرەگری بانقەکە بۆ تۆ ئێکرد بەڵام بە هەمان حیلەیەکە هەمان ئەو دەفتەرە بی زۆرە قەزیادی هەرتایە لەبەرەوە ئێستا خەڵکانێک ئێمە دانیشتوین لەم کۆڕا الحەمدولیلا هەموو کەس بەشی خۆی زانیاری و هەروەها سوپاس بخوا خۆزگای ئەمە لە ناو تاجرەکانایە ئەو کەسانی جەناب متارێکیەوە خۆیان گیان لێ بگرتە بەڕاستی لە هەزار تا ئێستا هەندێک کەس منعکا لەوە جواب باتەوە هەندێک کەس جوابی ئەداتەوە ئەڵێ لە ژنەی فتوا دراوە ئیتر بە ئەنواع و ئەشکال شێوە جەنابەت ئاگاداری ئەو مەسئلەی و جەناب نازانم ڕێیت چییە